خلاص سوتيات ودي دورة ئەم ئاگرا بووە هۆکاری مەرگی ئاری موختار، ئاگرێک نیشتیمانی دەسووتاند و ئاری هەوڵی کوژانەوەی دەدا. ڕۆژی هەفتەی ئابی 2025 سعات 2 ئاگرێک لە ناوچەی چنار و مردنی هەڵەبجە دەکەوێتەوە. ئاری واوڕەکانی کە تیمێکی خۆبەخشن بۆ کوژانەوەی ئاگرەکە دەچنە شوێنەکە، بەڵام دواتر ئاری دەسووتێت و پاشمانەوەی چەند سعاتێک لە نەخۆشخانە گیان لەدەستدەدات. هاوڕەکانی چۆنێتی ڕووداوەکە بۆ پەیام دەگەڕێنەوە. هاوڕێی مناڵیمە بەیەکەوە بووین گەورە بووین و ئەمانە ئیتر ئەو لە خوارەوە بوو هاواری گوتی ڕێبە فریامکەوە وتم چی بوو لەو کاتەیە ڕەشەبایە هەڵیگرت کە ڕەشەباکە هەڵیگرت ئاگرەکە زۆر بوو فریای ئەوە نەگەڵ ڕابکە من لەسەر تریۆ بووم کە من هاتمە ئەم لاوەسێکم ئاری بەداخەوە هەر ئاگرەیە بوو بێ ئەوە ماوەی ساڵێکە پەیوەندی بێوە گردوین هەر ئاگرەیە بوو بێ ئیمساڵ لە پێش هەمومانە حازر بووە یعنی زۆر بە جۆژ و خرۆژ و ئاگریە کوژاندەوە ئای شوێنەکە سەخت بوو ئەنجا چەمیش بوو لە پێشوا بای نەبوو ئیتر لەوا بوو کۆنتڕۆڵی گەین بایەکی بە یە ساڵی کرد هەموو چواردەوری هەموو مامبوو کەوتینە ناو ئاگرۆ. ژینگە دۆستان و نووسەران و توێژەکانی دیکەی هەڵەبجە ئاریان ناساندووە بە شەهیدی ژینگەی نیشتیمان و ژیان کە سوکارەکەشی دەڵێن ڕاستە ئاری کۆچی دوایی کرد بەڵام مێژوویەکی جوانی بۆ خۆی تۆمار کرد و هەمووان شانازی پێوە دەکەن. کاگاری خۆبەخشانە چەندین جار ئەمە بەرنامە و پەیڕە و پرۆگرامی کاکە ئاری بووە دۆستی ژینگە بووە بەدیوێکە جێگای شانازیە لە سنووری پارێزگای هەڵەبجە یەکەم شەهیدی ژینگە کاکە ئاریە. بەپێی گەڕانەوەی هاوڕەکانی دوای هەڵکردنی بایەکی بەهێز لەگەڵ هاوڕەکانی ئاگر چواردەوریان دەگرێت و بەهۆی سەختی شوێنەکەەوە و تەشەناسەندنی ئاگرەکە ئاری موختار دەسووتێت و پاشان گیان لەدەست دەدات. خەڵکی هەڵەبجە و ژینگە دۆستان دەڵێن پێویستە بە شەهیدی ژینگەی نیشتیمان بناسرێت و ساڵانە لەم بەروارەدا یادی بکرێتەوە و خەڵاتی ژینگە ببەخشرێت بە کەسوکاری و چالاکی ژینگەیی ئەنجام بدرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.